یانی پێشمەرگەی هەولێر درێژەی بە ئەنجام باشەکانیدا لە خولی نایابیانەکانی کوردستاندا و سێم سەرکەوتنی لە سەرێکی تۆمار کرد و پێگەی خۆی لە پێشەنگدا قایمتر کرد. حسێن محەممەدیش سەبارە بە بەیاری دێروی پایتەخت راپۆرتێکی بۆ ئامادە کردوین و با پێکەوە بیبینین. پێشمەرگەی هەولێر درێژەی بە ڕاماڵی نیانە گەورەکاندا و بۆ ئەم هەفتەیەش هەولێری لە بەردەم هاندەرانی شەرمەزار کرد لە یاریەکانی هەفتەی سێمی خولی نایابی کوردستان لەسەر یاریگای دومین فەڕەنسا و هەیری هەولێر میوانداری پێشمەرگەی هەولێری کرد. یاریەکە هەر لە سەرتا بە گەڕموگرۆکی زۆرەوە دەستی پێکرد و پێشمەرگەی هەولێر دەست پێشخەری کرد لە گۆڵ تۆمارکردن. کاتێک لە خولەکیدا عەبدوڵڵا سەربەز گۆڵ یەکەمی تۆمار کرد، بەڵام ڕامدانەوەی هەولێر خێرا بوو. کاتێک لە خولەکی سێزدە ڕامیار ئازاد بە لێدانێکی جوان ئەنجامەکە یەکسان کردەوە و بۆ یەکەم جار تۆڕی گۆڵی پێشمەرگەی هەولێر هێژان لە خولی نایاب. بەڵام جارێشتر یارزان عەبدوڵڵا سەربەز بە هەمان شێوەی گۆڵی یەکەم یانەکەی بە گۆڵی دوم پێشخست لە خولەکی 34. گێمی یەکەمیش بەم ئەنجامە بە کۆتا هات. لە گەمی دومی هەولێر بە پێکاتێک تا هێرش بەریاتەوە ناو یاریگا و لە چەندی دەرفەت نزیک بوو لە یەکسانکردنەوەی ئەنجامەکە بە تایبەتی یارزان هونەر ئەحمەد کە لێدانێکی ڕاستەوخۆی جوانی ئاراستەی گۆڵ کرد بۆ گۆشەی نەوات. بەڵام گۆڵپارێزی بەتوانێت پێشمەرگەی هەولێر کاو ئەحمەد بەربەست بوو لە بەردەم هێرشەکانی هەولێر و لە کۆتا خولەکان پێشمەرگە بێ شالگەراوە خێراکانی مەترسی خستە سەر گۆڵی هەولێر و لە خولێکی یەکی کاتی زیادکراوە نەچیروان پاشا گۆڵی سێم و دڵنیایی پێشمەرگەی هەولێری تۆمار کرد. بەڕاستی ئەوە یاریە بردنەوە دۆڕانی تێدا بەڕاستی ئێمە جێم یەکەم زۆر باشتر بووین لەوان گۆلیشمان کرد بەڵام جێم دووەم یاریزانێک دوانمان موسابوون بۆیە یعنی جێمی دووەم ئاسمان دابەزی لەبەرەوەی ئێمەش ئەوە دومین گەمەیە ناو ساعی خۆمان بدۆڕین بەڕاستی ئەوە زۆر ناخۆشت بۆ ئێمە بەڵام ئینشاءڵڵا گەمەکان کە تعویز دەکەینەوە بە پشتیوانی خوای ئەمڕۆکە لە یاریەکی بەهێزدا لەگەڵ یارمەی هەولێر توانیمان سەرکەوتن بەدەست بین هەرچەندە یاریگای خۆمان نەبوو لە یاریگای هەولێرش و ئاستێکی باشیان پێشکرد بەڵام هێڵی بەرگری ئێمە و یارزانەکانمان و خوتەی ڕاهێنەر توانیمان سەرکەوتن بەدەست بهێنین هەرچەندە لە شوێتی یەکەم ئەوە زۆر زەختیان کرد بۆ لە شوێتی دووەمیش بەڵام خەتی بەرگری ئێمە توانیمان بەرگری لە ئەنجامەکەی خۆمان بکەین و دواتریش لە خولەکی زافتوانمان گۆڵێکی تۆمار بکەین. بەمانجامە پێشمەرگەی هەولێر بە کۆکردنەوەی 9 خاڵ و بە شێوەیەکی کاتیاتە پێشەنجیانەکان و هەولێریش بێک خاڵ پاشەکشەی کرد بۆ کۆتایی ڕیزباند. یاری لوتکە کۆتایی هاتوو یانی پێشمەرگەی هەولێر توانی 3 خاڵی گرنگ بەدەست بهێنێت و کۆی خاڵەکانی بکاتە 9 خاڵ و بە شێوەیەکی کاتی بێتە پێشەنجی خولی کوردستان. حسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیان هەولێر.